سڵاتە لێ بەڕێزان من کاردۆکەریم ڕەشید بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی تورکیا ناسی پێم خۆشە لە ئەمڕۆیە لە دیالۆگی سبەیە تیش بخەینە سەر ئەو گۆڕانکاریانەی کە بە شێوازێکی زۆر خێر و ڕادیکالی ڕووەدا لە سووریایە بۆی بتوانین ئاشنای خوێنەری کوردی و بیسەری کوردی بکەین بەوەی کە لە چەند نیگایەکی جیاواز و لە گۆشەنیگایەکی جیاواز و بتوانین تیشی خوێنە سەر. پێم خۆش بوو بۆ ئەمڕۆ گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز کاکدکتۆر ڕابەرت تەڵات کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سبەیە بۆ تووشی خستنە سەر ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا هەیە هەتاوەکو بزانین ئایا ئەم گۆڕانکاریانە تا چ کاریگەریەکی ئەبێت لەسەر عێراق وەکو دەوڵەت و هەرێمی کوردستان کە ئێمە زیاتر پێی مهتەمین بە حکمی ئەوەی کە درێژکراوەیەکی کوردیشمان هەیە لەناو خاکی سووریایە. دکتۆر جا بەخێر بێت. دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین ئێمە بەهاری عەرەبی لە سووریا تەواو نەکرا بگرە ڕووسیا ڕێگری پێگرت ئەو بەتایبەتی لەگەڵ هاتنی داعش و هەڵگەڕانەوەی حکوومەتی عێراقیش بە پاڵپشتی ئەمەشیەکان بەرامبەر بە داعش ڕوخانی داعش لە عێراقا ئەوە بوو کە ڕقەشی لەگەڵ خۆیان برد ئەمە وای کرد بەشار ئەسەد بێتەوە بۆ دەسەڵات بە حکمی پاڵپشتەکەی ڕووسیا و ئێرانیش بە دەرەجەی یەک و بە دەرەجەی دوو. ئایا ئەکرێ ئەمریکی ئێستا ڕوئەدا لە سووریایە بەڵین تەواوکردنی ئەوەی بەهاری عەرەبیە کە ئێستا تەواو نەکرابوو یاخود نەخێر ئەمە ڤێژنێکی ترە و بەهارێکی تری عەرەبیە لە ناو سووریا ڕوئەدا؟ بەڵێ دیارە سووریا ئەگەر ئەوەی کە ناوی ئەندرێ بەهاری عەرەبی لە وڵاتێک کە لە 2011 کە بە ئامانجی ڕیفۆرم و گۆڕانکاری هاوشێوی وڵاتانی ناوچەکە خەڵکەکەی هاتە سەر شەقام گۆڕا بۆ ناوچەیەکی جەنگ گۆڕا بۆ وڵاتێک کە شوێنی یەکلایکردنەوەی حساباتی نێودەوڵەتی و ئیقلیمیە و 600,000 کوژرا و بریندار و قوربانی زیاتر لە 13 بۆ 14 ملیۆن ئاوارەی ناوخۆی و دەرەکی و نەتیجەش ئەبینین ئەم وڵاتە دابش بووە بەسەر کۆمەڵێک هێز و کۆمەڵێک هێزی چ ناوخۆیی و چەکداری و میلیشایی کۆمەڵێک هێزی ئیقلیمی و نێودەوڵەتیش. ئەمە ئێستا لە ساحەی سووریا ئەگوزەرێ ڕاستیەکەی بۆ زۆرێک لە چاودێران و ناوەندەکانی توێژینەوەش شتێکی چاوەڕوانکراو بوو واتە شۆک نەبوو ئەوەی کە ئەمە ئەم جارێشکە ئەم ئاگرە دیارە دوای 2020 بەدواوە جۆرێک لە خامۆشبوونەوە یا جۆرێک دوای بەتایبەت دوای کەوتنی داعش جۆرێک لە خامۆشی ساحەی گەرمی سووریا پاشەکشەی کرده بوو بەڵام مانای ئەوە نەبوو لە ژێر ئەمەدا ئەم جارێشکە ئەم پێکدادانە خوێناویان ئەم جەنگانە ڕووناداتەوە بۆچی چاوەڕوانکرا بوو لەبەر دوو سەبەبی گرنگ سەبەبێکان ئەوەیە کە پۆتەنشیل واتە ئەم ئاکتەرانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ ڕوبەڕووی یەکتری بنەوە ئەم ئاکتۆرانە هەتا ئێستا لە ساحەی لە مەیدانی سووریادا چالاکن بەهێزن دووهەمیان ئەم ئاکتەرانە پشتیان بەستووە یان بەشێکی جێبەجێکاری ئەجێندای نێودەوڵەتین و بەشێکاری جێبەجێکاری ئەجێندای ئیقلیمین بۆیە ئەگەر تۆ سەیری وێنە گەورەکە بکەی بە شێوەیەکی منطقی بۆ دڕون بوو کە ئەم ئاگرا چاوەڕێی شەرارەیەکە بۆی جاریشکە دەست پێ بکاتەوە ئەم جەنگە ڕوو بداتەوە بۆیە من ناوی نانێم ناتوانم بڵێم تاوکردنی بەهاری عەرەبیە بۆ کۆنسپتی چکە بەهاری عەرەبی زیاتر خەڵک خۆی بەخاوەنی ئەزانێ بەڵام بەهاری عەرەبی ئەگوازرێت و ئەبێ بە بابەتێکی دیکە بەهاری عەرەبی ئەگەر لە وەکو مڵکی خەڵک بمێنێتەوە خەڵکی عەرەبی لەسەر شەقامەکانە وەکو خواز بۆ ئازادی کرانەوە زیاتر بەشداری سیاسی و بەشداری ئابووری بەڵام کە ئەم گۆڕانە گەورەی کە ڕوویدا لە لیبیا و لە سووریا بەتایبەتی ئەگۆڕ لە یەمەن ئەگۆڕێ بۆ بەهاری چەکداری یان بەهاری گروپە چەکدارەکان لە ڕاستیە ئەمە لە دوای 2011 بەهاری ڕاستەقینەی سەرهەڵدانی گروپە چەکدارەکانە هێزە پرۆکسیەکانە و یەکلایکردنەوەی ململانەیە ئیقلیمیەکان و ملمانێ دەوڵەتەکان لەسەر گۆڕەپانی ئەم وڵاتانەی کە ناومانە وڵاتانی دوای بەهاری عەرەبی. دکتۆر دەست خۆش بێ بەڕاستی یەک ئەگەر تیشی یەک بخەمە سەر ئەم گۆڕانکارین کە لە سووریا هەیە وەکوی بەڕێزت باست کرد بالفعل ئەم ئاکتەرانە لەوە تێر نەبوون جارێ وەکو نامرا بوو کلاسیکۆی شیعە و سوننا کە هێشتا تەواو نەکراوە لە سووریا یەکلا نەبووەوە بە حکومی لە عێراق کۆتایی پێ هات هەچەنە داعش زیینوو بۆ هەچەنە ئێستا مەترسی زیینوبووی داعش هێشتا هەرماوە بەڵام ئەوەی کە هەبوو باز لە یاری دۆمینۆ ئیفکتەکە ئەکرێ
بحكم ئیسرائیل توانی با بڵێن ئەگەر غەزە تا ڕادێک لەوە دەست پێ بکەین غەزەی خستە دەرەوەی هەڵکێشەیە کە بە حکمی حەماس لەوێ لە ئیش کەوتووە یعنی ناتوانێت وەکو جاران ئیش بکە هەرچی ئینفراستراکچەری غەزەی هەمووی لە ئیش کەوتووە ئەوەی لەسەر زەویە ئێسا بەڵکو بگرە کۆمەڵێک سیڤیلە و ناتوانین ژیان ڕۆژانی خۆیان بەرن بەڕێوە ئەگەر بچین بۆ دوای ئەوە بریتە لە لوبناان خاڵی وەرچەرخان بە حکمی ئەوەی سووریا مێژوویەن زۆر تێکەڵاوە لەگەڵ لوبناان ئەگەر ناوبین شامی گەورە ئەگەر ناوبین وڵاتی شام بە حکمی ئەوەی لوبناان کەوتە بەر ئەو هەڕەشەیە و یاخود کەوتە بەر ئەو گۆڕانکاریە غێرمتەوەقعی کە حیزب الله سەکردەکەی بکوژرێ و لە هەمان کاتە حیزب الله ناچار بکرێ ئەگەر بەم شێوەی باسی بکەین کە ڕێکەوتم کا لەگەڵ ئیسرائیلە ئەمە وای کرد کە ئەو سپەیسە دروست بێ بۆ هەیە تەحریری شام و بۆ هەڵگەڕاوەکان لە بەشار ئەسەد کە ئەم هەلە بقۆزنەوە بە حکمی ئەوەی بەشار ئەسەد لە ڕاستیە لە توانای نییە خۆی بپارێزێ یەوە کە بەڕێزی چارتوەرە بڵێ ئەمە بەهاری پرۆکسیەکانە ئەمە بەهاری ئەوانەیە کە با بڵێن مرسنریز کە بەکرێگیراون ئیتر سەر وڵاتانی ئیسلامی بن یاخۆ سەر وڵاتانی غێری ئیسلامی بن بەڕاستی ئەمە وەکو بیدایەتێک بۆ وەسێرەکرێ ئایا ئەکرێت ئەمە بگۆڕێ با بڵین چکەمە بینیمان ڕاستەکەی داعشێک دروست بوو vێژنێک لە تونڕەوی دروست بوو کە مقابل هیچ مامەڵێکی لەگەڵا ناکرا غێری کوشتن و قەتڵ ئایا ئەکرێ بچین بەرەو ڕادیکاڵیەکی تر ئایا ئەکرێ با بڵین ئەمە کە لە سووریا ڕووەدا داعشێکی تر زیندوو بکاتەوە بە حکمی ئەوەی کە ئەمە جێگەی قوبوڵکردن نیە ئێمە لەم سێرکڵە هەمیشە بە بەردام سوڕێنەوە خۆی جەنابەت ئاماژەت پێکرد مانەوەی ئەسەد هەتا ئەمڕۆ بە فاکتەرێکی دەولی وەکو رووسیا و فاکتەرێکی قلیمی وەکو ئێران بوو ینی ئەسەدیش بۆ خۆی ئەمەی نەشادوتەوە هیچێک لە وڵاتان و ئەمیان نەشادوتەوە کە ئەسەد ئەکرا زووتر بکەوێ ئەگەر باتە مەسەرن هێزەکانی ئەوەی کە ناوێنن بەرەی مقاومەیان جەپەی مقاومەیان هێزی چی وەکو حیزب اللهیان هێزانێک کە پاڵپشتی ئەو هێزانێک کە ئێران پاڵپشتیانەکە یان رووسیا بە هەمان شێوە لە پشتی نەبوونە بۆیە زۆر خێرا گۆڕەپانی سووریا دابەشە بێ بەسەر زۆنی ناوچەی کاریگەری کۆمەڵی وڵات لە لای ئەسەدەوە کە نزیک 63 لە سەدی خاکی سووریای ئێستا بەدەستەوەیە ئەبینی رووسیا و ئێران و ئەسەد ئەمانە پژیری ئەم ناوچەیەکەن لە بەشی ڕۆژاوای سووریاوە تا ئاگاتە کەناراوەکانی دەرێی ناوەڕاست پاشانەکە ئەگەر سەیری بەشی ڕۆژهەڵاتی سووریا بکەیت کە هەسەدە و بەدەستی کوردەوەیە ئەمە زۆنی کاریگەری ئەمریکایە ئەگەر بچیتە بەشی باکوورەکەی لە لای مەسەلەن هێزەکانی ئەوە کە ناوێنێ هەیە تەحریر ببوورە ئۆپۆزیسیۆنی سووریا سوپای تەحریری ڕزگاری خوازی سووری کەمانە زیاتر لە تورکیاوە نزیکنەوە زیاتر بە تاواتی لەژێر کۆنتترۆل تورکیانەوە زۆرێک لە چاودێران وەکو چەتەکانی تورکیا ناویانە بن باشە ئەتۆ سەیری ئەم خەریتێ بکەی بۆ پێتەڵێ ئەم خەریتێ پێتەڵێ کە لە ڕاستیە شتێک نەماوە بە ناوی وڵاتی سووریا چکە کە تۆ کاتێکڵی وڵات ینی خاوەنی سیادەیە خاوەنی قوارەیە کە خاوەنی سیاسەتێکی یەکگرتووە خاوەنی خاکێک چێکتوە بەڵام ئەمەلی ئێستا هەیە ئەمە وڵاتنی ئەمە زۆنی پێکدادانە ئەنج ئەم زۆنی پێکدادانە چەند بەرژەوەندی ناکۆکتیانە کۆیەکاتەوە لە دوای حوتی ئۆکتۆبەرەوە جەنابەت ئاماژەت بە ڕووداوەکانی غەزەکە لە دوای حوتی ئۆکتۆبەرەوە ئەم گۆڕانکاریە زۆر خێرا گۆڕێ بە جۆرێک کە ئیسرائیل لە هێزێکی تا ڕادێک ئایزۆڵا یان هێزێکی تا ڕادێک دابڕاو لە ناوچەکە یان نامۆ بە ناوچەکە لە ڕوانگەی عەرەبیەوە تەبعاً ئەبێ بە هێزێکی هێرشکاری تونندڕەوە یاوا بڵێن لە هێزێکی تا ڕادێک بەرگری کارەوە ئەبێ بە هێزێکی هێرشکەری دەستکراوە لە ئاستێکی زۆر توندوتیژی سەربازیە ئەنجا ئیسرائیل ئەمە ناشارێتەوە ئەمە بە دەرفەتێکە بینێ بۆ تارگەتەکانی خۆی بەڕوونی ئاماجەکانی خۆی دیارەکە و بینیمان کە ئیسرائیل دەمێک بوونێ شار بۆ کە دوای ئەوەی کە لە جەپەی غەزە کۆتاییدی ڕوو لە لوبنانەکە و لە لوبنان کە تەواو بوو جۆرێک لە ئاگربەز یا با بڵێن تەسلیمبوونی ڕاستەکە ئەمە ئاگربەزی ئەمە تەسلیمبوونی حیزب اللهە بەڵام حیزب الله هێزێکی ئایدۆلۆژیە بۆ تۆ ساگە سەیری گوتاری حیزب الله بکەی ئەمە وەکو سەرکەوتن پیشاندا هەموو شەڕەکانیشی هەروای کردووە هەمیشە ئەنجا ڕوئەکاتە سووریا جا ئەمە دیارە لێرەدا بەڕای چاودێران و راپۆرتەکانش ناتوانین بڵین ئەمە ڕاستەخۆ دەستی ئیسرائیلی تایە بەڵام ڕەنگە کورد قسەیەکی ئەڵێ بەدەستم نییە بەڵام بەدڵمە بەو مانای کە ڕەنگە ئەمە دوجار
خزمەت بە ئەجەندای ئیسرائیل بکە هەتا زۆرێک لە چاودێران ئێستا لە مەقالەکانیان ناوێنەنن ئەمە هەتا لەژێر زاری لێدوانە ڕسمیەکانی ئێرانشە ناوێنن ئەمەی ئێستا ڕۆدا ئەم تیرۆریستانە ئەمانە تیرۆریستی ناتەنیاهۆن ئەمانە پیاوی ناتەنیاهۆن جیهادیەکانی ئیسرائیلن واتە جیهادیەکانی سەر بە ئیسرائیلن بۆ لە بەرەوەی خەریکن ئەجێندایەک جێبەجێکن کە بە دەرەجەیەکەم ئیسرائیل سوودی لێبینێ بۆ ئیسرائیل سوودی لێبینێ لە بەرەوەی چاوەڕوانکراوەکە ئەوە بوو ئێمە رووسیامان هەیە بەهۆی شەڕی ئۆکرانیەوە تێوەگلانێکی گەورەی و زۆر سەرقاڵە بەم شەڕوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە سەرچاوێکی زۆری مرۆیی و سەربازی و دیبلۆماسی رووسیا بە خەسار بدا لەوێ لەلایەکیکەوە کەوتنی حیزب الله و پاشەخشی حیزب الله و ئەم هێرشانەی بە تاوەتی ئیسرائیل لە ماوەی ساڵی ڕابردووە جۆرێک لە نەک بە تەنها حیزب الله جۆرێک لە هەڕەشەی جدیشن بۆ سەر ئێران یعنی ئێران ژەسەر لە بەردەمەوە پرسیارەیە کە ئایا بەهۆی ئەمانەوە بچێتە ناو شەڕێکی مەیدانی گەورە یان نەچێ وانە ئەمە وای کرد کە ئەم پشتێنەی کە بەسراوەتەوە بە پشگیری ئێران و حزب رووسیا ئەم پشتێنەیە بەرەو لاوازی بڕکام پشتێنێ بەرەو لاوازی ئەڕوا باشترین گوتارێک ئەمڕۆ ئەگەر بڕۆینەوە بۆ گوتاری ئایدنتیتی پۆلیتیکس یان گوتاری شوناس یان سیاسەتی شوناس باشترین هێزێک یان هێزێک کە زۆر لەسەر پێی خۆی بۆ ئامادە بێ وڵاتان بتوانن بە ئاسانی پشتگیری بکەن ئیسلامی سیاسی سوننەیە یان ئیسلامی جیهادی سوننەیە وەکو ڕوبەڕووبوونەوە یان بەرامبەر یا دژبەک بەرامبەر بە قەڵەمڕێوی شیعە بۆیە ئەبینی ئەمە زۆر بە خێرایی بەم ئاراستەیە تەشناکە ئاگرەکە دەستخۆش بێتوە بالفعل ڕاستیەکەی شتێک هەبوو با بڵێم لە هەیئە تەحریری شام من ماوەیەکی زۆر متابعانەکەم بە حکمەوەی کە هەر حەزم بۆ فێڵدە هەیە فێڵدی نوۆستە داکتەرەکان بە تایبەتی ئەوانەی کە ڤایۆلەنس بەکارێن بە تایبەتی ئەوانەی با بڵێن ڕلیجس ئاینی و هەرچەنە با بڵین تێرمێکی تیشمان بۆ داهێنان بریتین لە تێرمی سێکولەر ڤایۆلەنس کە زیاتر دراو بە پەگە و بە ئەوانی تر ئەگەر لێرانیان سێریکەین خیتابێکی یاخود قسەیەکی جێگیری ئەحمەد بەڵین جۆلانی هەیە محەممەد جۆلانی هەیە ئەویش لەم چەند ڕۆژەی پێشوا و پێم وایە دوێنێ بوو یا پێرە بوو لە یەکی لە مزگەوتەکانی حەڵەب زۆر بە شێوازێکی پراگماتیانە قساکە ینی زۆر بەش ئەڵێ ئێمە هەومان سوورین ینی هەرچەندە ئاینێکمانە بێت چ ڕێنێکمانە بێت چ نەتەوەیەکمانە بێت پێش ئەو ڕاستەکەی من جۆم لە جۆلانی بۆ لە سیێنێ قسەی کردووە چکە جۆلانی فترێکی دوو درێژی هەیە لە خەباتی ئەوەی کە پێوتێت چەگاری ئیسلامی سیاسی یاخۆ خەپاری چەگاری ناو هێزە چەگاران هێزە ئیسلامیانە بە حکمی کە باسەکرێت لە عێراقا بووە لەگەڵ زەرقاویا بووە دوای چۆتەوە ناو سووریا دوای ئیتیحادی کردەوە بە کۆمەڵێک هێزی چەگار لە ئەفغانستان ینی جوڵی زۆر هەبووە ئێستا حالیان جۆلانی لە بابڵی لە ئاخری گۆڕانکاری ئەوەی کە کردی توانی ئەو پردە ببڕێ یاخود ئەو عیلاقەی ببڕێ لەگەڵ قاعیدە و لەگەڵ داعش حتا شەڕی داعشی کرد بۆ نزیکی نۆمان شەڕی داعشی کرد ئەمە تقریبا ینی شێوازێک لە بابڵی غەرب شێوازێکی پێگەیشتووە کە بەڕاستی ئەگەر بەشار ئەسەد بەو شێوازە درڕندە بێت یاخۆ بەو شێوازە تۆتالیتار بێ ئەیخۆ ئەگەر تۆتالیتاری ئیسلامیش بێ هیچ کاریگەریکی ئۆتۆ ناگاتە سەر بابڵین بەرژەوەندی سیاسیەوان چکە بۆ لە خیتابەکەی جۆلانی ئەوەندەی کە من بیریم بێ لە 2007 بە تایبەتی لە دوا داڕمانی داعشەوە ئەو دڵنیاییدایەوە بە غەرب کە ئەوان نەقاعیدن نەداعشن نەشەڕی غەربەکەن جیهادی عالەمیەکەن چونکە ئەو بەهایان گۆڕی چکە ئەوان شەڕ بۆ سووریاکەن و تقریبا ئەو قسانشی کە هەیە ئەم مەرحەلەی کە بابڵین مەرحەلەی سڕکردنی هەیە تەحریری شام و مەرحەلەی سڕکردنی هێزە جیهاد ئیسلامیەکە لە منطقەی ئیدلیب و منطقەیە کە نزیکە لە تورکیاوە کە بەڕێزی شاردی پێدا ڕاستیەکەی خۆ ئامادەکردن بۆ ئەمە وەکوی کە تۆ ئۆڵی گەڕانەوەی ئیسلامی سونی بۆ ساحەی سووری بە حکمی ئەوەی زۆرینەیەکی سونیە لەو منطقەی قوبوڵی ئەوە بکە نەک ئەوەی چونکە بینیمان هیلالی شیعیمان بینی و عێراقیشمان بینی لوبنانمان بینی کە سەر ئێشان بۆ ئەمریکا لە ڕاستیە ڕاستەوە خۆ ئێران خۆ ناچێتە گەمەکەەوە بەڵام پرۆکسیەکانی بوونەتە سەر ئێشە بۆ بەرژەوەندی ئێران ئەفو بۆ بەرژەوەندی ئەمریکا و بۆ بەرژەوەندی ئەوروپاش لە ڕێگەی ئەوەی کە مەسەلەن لە ئارامی سیاسی لە ئێمە دروستەکە لە لوبنان دروستەکە لە عێراق دروستەکە لە سووریا دروستەکە لە فەڵەستین دروستەکە لە کاتێکە سونەی ئیسلامی سیاسی ئەگەر بەم جۆرە باسی بکەیت تا ڕادەیەک مەجالی گفتوگۆی هەیە لەگەڵ خەلیجە چونکە مەرجەعەکەی کردەوە بۆ سەلەفی یاخود ئەو سەلەفی علمی بە یاخود سەلەفی جیهادی بێ هەرەگرێتەوە بۆ خەلیج بۆیە ڕاستەکەی مەبەستەکەی من ئەوە بوو ئەکرێت ئەوکوی کە بەڕێزی شارت پێدا وڵاتانی ئەوروپیش تا ڕادەیەک لەمە تێ بگەن دێ بڵێن با بەشار بڕوخێ بەڵکو هێزێکی تر بێتە سەر حکوم یاخود ئەوەی کە تۆ وتێ ئەگەر ئەوەش نەبێ با بکرێ بە چەند زۆنێک بە لوبنانکردنی سووریا ئەجا ئەمە ئەو تێگەیشتنی ئەوروپا و غەرب ئێمە بیرمان نەچێ ڕۆژئاوا زۆر پراگماتیسە زۆر عەمەلیە
ڕۆژئاوا مامەڵێ لەگەڵ داینامیکی کۆمەلگا و وڵاتەکەکە ئەنی ئەگەر نمونەی ئەفغانستان بێنینەوە دوای 20 ساڵ ئەمریکا لەوە تێگەیشت کە کۆمەلگای ئەفغانی هێشتا کۆمەلگایە کە ئامادەیە زیاتر بۆ تالیبان وەک ئامادە بێ بۆ کەرانەوەی دموکراسی ئەگەر سەرنجی ئێمە وەکو توێژەر ئەگەر سەرنجی داینامیکی کۆمەڵایەتی و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەین هەتا ئەمڕۆ داینامیکی سیاسی باڵادەستترین داینامیکی ئیسلام و ئیسلامی سیاسی و گوتاری ئاین و گوتاری تەدەیونە بۆیە ڕاشکاو بین لەوەی کە دوونیە غەرب لەمە تێگەیشت بێ کە بەڵێ ئەگەر قەرارە ئەم داینامیکە باڵادەستترین داینامیک بێت چکە بیرمان نەچێ ملەتانی ناوچەکە چیتر ئایدۆلۆژیای کۆمونیزم لە دوای نەوەتێکەوە شکستیانە چیتر ئایدۆلۆژیای چەپ خەڵک ناجوڵێنێ لەسەر ئاسی دنیاش ئایدۆلۆژیای سۆسیالیزم و عەربی و نەتەوە و قەومیەتی عەربیش دووزار شکستیانە جارێک لە 1960 لەسەر دەستی عەبدولناسر جارێک لە 92 لەسەر دەستی سەدام حوسێن بۆیە ئەبینی لە دوای 92 ئەگەر بە ئەدەبیاتی سیاسی تاریخی ڕووداوەکانە بڕۆینەوە لە دوای ئەو کاتەوە ئەنجا بە دەقیقتر لە دوای 11 سپتەمبەرەوە زاڵترین داینامیک و ئەدەبیات کە بتوانێت جوڵە بە کۆمەلگا بکە داینامیکی ئیسلامە و ئیسلامی سیاسی تایە و تێدا ئیسلامی جیهادی بۆیە ئێمە نابێ ئەمە نادیدە بگرین کە بەڵێ ئەمڕۆ بەتابە لە ناو سونەیە بەتابە لە دوای ئێمە باز بیرمان نەچێ ئێمە باز لە پرۆژەیەکی ئێرانیەکەین پرۆژەیەکی ئێرانی بۆ فراوانکردن و هەناردەکردنی شۆڕشی ئێرانی و بۆ هەناردەکردنی شیعەگەرایی جا ئەمە بە ئاسانی لەلایەن سعودیاوە قبول ناکرێت بە ئاسانی لەلایەن وڵاتانی خەلیجەوە قبول ناکرێت ئەمانە بەرهەڵستکاری ئەم پرۆژێن باشە کەرەستە و ئەداتی بەردەم ئەم پرۆژەیە چییە؟ دروستکردنی گروپ و حزب و داینامیکێک و گوتارێکی سیاسی هاوشێوەیە کە بەرمەبنای ئاین بێ بەڵام لەسەر بەبنای سونە بۆی دوجار پێکدادانە سیاسیەکان پێکدادانە ناوخۆیەکان پێویستیان بە تەغزیی فکریە پێویستیان بە نەرەتیڤێ پێویستیان بە جێڕانەوەی چیرۆکێکەیە ئەم جێڕانەوەی ئەبێ پشبەستوو بێ بە فەلسەفەیەک بە عەقیدەیەک ئەگەر شیعیزم ئێستا بەم شێوەیە خەریکە پەلەکەشێ بە وڵاتان لە بەرامبەرە دروستکردنی نارەتیڤێکی ئیسلامی سونی لە ناوچەکەیە زۆر واردە ئەبینی لەملاوە تورکات هەیە بەتەواوەتی لە پشتی ئەم پرۆژەیە وەستاوە پژگیری ئەکا لە وڵاتانی خەلیجت هەیە پژگیریەکە بۆیە بێگومان ئێمە ئەبێ لەوە تێبگەین کە ئەگەر ڕەنگە ئەمەی ئەم جارە دیارە ئێستا ئەمڕۆ شەڕەکان بەرەو حەماڕوە حەما ناوچەیەکی استراتیژی گرنگە لە بەرەو ئەگەر حەما بکەوێت حەمسی شەکەوە ئەگەر حەمسکە و دواتە شەڕەکە چێتە زۆنی ناوچەی لازقیە و بەری کەناراوەکان و اینجا بەرەو دیمەشە ئەنجا بیرمان نەچێ ئەم ئەگەر بێت و ئەمەی جەنابەت باس کرد ئەم سیناریۆی کە چاوەڕوانی شەکرێ ببێتەوە ڕوودانی گۆڕانکاریەکی تر تاوە ئەسەد تێگەیشتێکی نێودەوڵەتی و غەربیش و تەنانەت ڕووسیش لەسەر سەحەکەی هەبێت کە ئیتر ئەسەد ئەبێن نەمێنێ من پێم وایە باشترین و ئامادەترین نەرەتیڤ بۆ ئەم جێگرەوەی ئەمڕۆ لە ئەمڕۆ ئێستای مجتەمەعی عەرەبی و سووری و کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست قساکەی نازان بۆ 20 ساڵێتر بەڵام ئێستا باشترین جێگرەوەی ئەم ئیسلامی سونەیە جا بە باڵە توندڕەوەکەی و باڵە سیاسیەکانیش وڵات دکتۆر دەست خۆش بم کاتەکەمان نەماوە هەر بۆ بەڵگە بۆ ئەوەی کە قسەکەی بەڕێزە بالفعل تەواوە یعنی ئەگەر سێری ئەو بەلاغانی کۆشکی سپی بکەین کە چیە تاوانبارێکە لەم جەنگەیە ئەمەی کە ڕوویداوە لە سووریا ئەم کوشتاری کە هەیە لە ئێستا لە سووریا ئەڵێ خەتای بەشار ئەسەدە یعنی بە شێوازێکی ناڕاستەوە خۆ ئێمە سەپۆرتی ئەو هەڵگەڕاوانە ئەکەین اینجا ئیتر هەج ئاڵایەکیان هەیە هەزڕێنێکیان هەیە هەج ئایدۆلۆژیایەکیان هەیە و لە هەمان کاتە ئەگەر سێری خلیجیش بکەین بە تایبەتی سعودیە یاخود ئیمارات کە محەممەد مسلمان ئەوە دوێنێ سەفەری کرد بۆ ئیمارات بە شێوازێکی ینی مانگەشی بۆ نەکرابوو بەڵام بە خێرایی سەفەریش کرد بۆ ئەوێ بۆیە لە ڕاستیە ئەمە بالفعل سلماندنی ئەوەیە کە نەک بڵێم جیهانی عەربی جیهان بەعام بە تایبەتی ئەمریکا و غەرب ئامادەن بۆ ئەوەی کە ئیسلامێکی سنی بۆ بەرگەی کە قوبولی ئەوە بکە لەگەڵ خەڵک مامەڵەکە بگەڕێتەوە وەزائیدەن بۆ ئەوەی کە بەڕێزی شارکەدا بڵێ لە ئەفغانستان پاش ئەوەندە ملیار دۆلار ئەوەندە هەزار قوربانی بەڵام بەڕاستی شعبی ئەفغانی ئامادەی ئەوە نەبوو بۆیە قابلی ئەوە نەبوو کە لێ بمێنەوە بە هەمان شێوە بۆ سوورێش بە هەمان شێوەیە کە بڵێ بە ئیسلامێکی سنی بێ اینجا ئەکرێ ئەو کاتە مامەڵێکی خۆمان لەگەڵا بکەین دکتۆر لە ئاخر نقطە ئەگەر لە کۆیکەرەوە بۆ ئاخری ئایا ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان تا چەند پارێزراوە بیلەران هەیە تا چەند ئەتوانێت لەو ئاگرە خۆی پارێز خۆی ئەوە نیگەرانێکی گەورەیە نیگەرانێکەش لەمەوە دەست پێەکە کە ئەم ڕووداوانەی ئێستا ڕوەدا ئەم بۆشایی ئەمنیە کە دروستە بێ چاوەڕوان کراوە کە هێزگەلێکی دیکە خۆیان کۆ بکەنەوە لە پێشەوە هەمیاندا داعش
دیارە گومانیتیانە کە داعش ئەگەر ئیسفادە لەمە بکەوە ئێمە بیرمان نەچی ئەگەر سەیری هەواڵەکان بکەین یان سەیری میدیاکان بکەین لە ساڵی ڕابردووە داعش جموجۆڵەکانی زیادی کردووە بەرز بۆتەوە چ لە عێراقا چ لەسەر سنوورا چ لە سووریە بۆیە هەڕەشەی گەورە لەسەر هەرێمی کوردستان بێگومان قیاداتی کوردستانی ئەمەی نەشادوێتەوە ئەوەیە کە داعش هێشتا ئامادەی هەیە و لەوە خەتەرتە وەکو باسمان کرد هێشتا ئەم زەخیرە فکری و داینامیکە سیاسی لە ناوچەکەی ڕۆدا هێشتا حازینەیەکی باشە بۆ دووبارە سەر هەڵدانەوەی داعشوات ئەم حازینەیە لەبار نەچووە ئەم داینامیکە هێشتا ئیشەکە هیوادارین هەرێمی کوردستان پارێزراو بێ هیوادارین کوردستانمان پارێزراو بێ باجوە پارسەکەەوە دووبارە سوپاس بۆ ئامادەبووی تۆجیان خۆشحاڵ بوو بابەتێکی گفتوگۆی گەرموگۆڕ بوو بەڕاستی من دڵخۆشم بە ئامادەبوونی بێرە هیوادارین جایتر دابنیشینەوە بۆ گفتوگوێکی زیاتر زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە کاتیش خۆش.